جارێک داعش و جارێک دڕۆنەکان. دوێنێ براکەی شەهید بوو، ئەمڕۆ خۆی و هاوسەرەکەی. چیرۆکی ئەو ماڵەتان بۆ دەجێڕمەوە. خەونەکانیان بوو بە خۆڵەمێش و شەوی ڕابرد و لە ئاسمانی ماڵەکەیان لە جیاتی باران ئاگر و دڕۆنی بێویژدانەکان باری. شەوی ڕابردوو بە درۆن هێرشکرایە سەر ماڵی پێشمەرگەیەک لە گوندی زەرگەزەوی لە دەشتی زرارەتی سنووری پارێزگای هەولێر. ئەمەش بووە هۆی شەهیدبوونی موسا ئەنوەر کە یەکێک بوو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان. موژدە ئەسعەدی خێزانیشی لەگەڵ ئەودا شەهید بوو. پەری و دلین کە خاوەن هەزاران خەون و خولیا بوون بۆ هەمیشە لە سۆزی دایک و باوچیان بێبەش بوون. لەو کاتەی منداڵانی دنیا لە خەوێکی شیریندا بوون، ئەوان بەدەنجی درۆنێک کە لە ئێرانەوە ئاڕاستەکرا بوو بە ئاگا هاتن. ئەوان هەرگیز تێناگەن بۆچی دایکیان وەڵامی گریانەکانیان ناداتەوە. تێناگەن بۆچی چیتر باوچیان بە باوەشێک خۆشەویستی و وەفاوە ناگەڕێتەوە ماڵ. تراژیدیای ئەم خێزانە لێرەدا ناوەستێت. موسا برایەکی تری پێشتر لە چیای قەرەتوخ لە شەڕی دژ بە داعش شەهید ببوو. چیرۆکی ئەم خێزانە کارەسات و جەرگ بڕە، چونکە ئەوان جارێک بەدەستی تیرۆرستانی داعش و جارێکی تریش بە درۆنی بۆمب ڕێژکراوی ئێران خوێنیان بە خاک و نیشتیمان بەخشیوە. جیهان و مرۆڤایەتی بێدەنگن لە ئاست ئەم هێرشە گەورەیە و هیچ کەسێک ناپرسێت بۆچی پەری و دلین لە باوەشی گەرمی دایک و باوچیان دابڕان و تووشی ژیانێکی ناو تەموو مژاوی و ئازارێکی نەبڕاوە بوون.